Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راسين خوشحالم که گرم على ویدیویی که ندام. هم ویدیو بەشی چوارەمە لە زنجیرەی علی بابا. یەکسەر با دەست پێ بکەین و let's see how this goes. یەڵا با دەست پێ بکەین. Chapter 4, A Thief in Town. Chapter 4, chapteری 4, A Thief in Town. دزێک لەناو لادێکە یان لەناو شارۆچکەکە. The next day the thieves go back to the cave. The next day, ڕۆژی دواتر, the thieves go back to the cave. دزەکان ئەڕۆنەوە بۆ ئەشکەوتەکە. Where is that dead body? Where is the dead body? They ask. پرسیاریان کرد و وتیان, Where is the dead body? جەستە مردووەکە لەکوێیە? A friend of his knows about our treasure cave and has the body. Arshad, their chief, says. Arshad, کە سەرگەورەکەیانە ئەڵێت, a friend of his, واتە ڕەفیقێکی, knows about our treasure cave, دەربارەی ئەشکەوتی خەزێنەکەمان ئەزانێت, and has the body, و جەستەکە لای ئەوە. و ئەو جەستەکەی هەیە, واتە جەستە مردووەکە کە باسی ئەکەن لای ڕەفیقێکی ئەو برادرەیە کە باسمان کرد. We must find him at once. We must find him at once. واتە ئەبێت یەکسەر بیدۆزینەوە. ئەم لاولایتیان یەکسەر ئەبێ بیدۆزینەوە. Go into town, Arshad tells Najid, one of the thieves. Arshad با یەکێک لە دزەکان ئەڵێت کە ناوی نەجیدە پێی ئەڵێت Go into town. بڕۆ بۆ شارۆچکەکە. Perhaps you can learn something about the dead man there. Perhaps, لەوانەیە یان ئەشێت, you can learn something about the dead man there. لەوێ دەربارەی جەستە مردووەکە, دەربارەی پیاوە مردووەکە شتێک فێر بیت یان شتێکت دەست بکەوێت. با بزانین چیە بێت. In town, Najid visits the cobbler's shop. Baba Mustafa is speaking to a friend. In town, لە شارۆچکەکە, Najid visits the cobbler's shop. Najid, کە ئەو دزەیە کە ئەرشەد ناردی, سەردانی پینەچیەکە ئەکات. سەردانی دوکانی پینەچیەکە ئەکات. وەک پێشتر باسمان کرد, cobbler واتە پینەچی. Baba Mustafa is speaking to a friend. Baba Mustafa لەگەڵ هاوڕێیەکی قسە ئەکات. So, she puts a blindfold on me and we go to a house. And I saw up a dead man in 4 pieces there. Baba Mustafa is speaking to a friend. Baba Mustafa لەگەڵ هاوڕێیەکی قسە ئەکات. So, she puts a blindfold on me and we go to a house. And I saw up a dead body in 4 pieces there, he says. Baba Mustafa کە لەگەڵ هاوڕێکەیە قسە ئەکات, ئەڵێت, So, she puts a blindfold on me, واتە چاوی بەستمەوە یان شتێکی خستە سەر چاوم, and we go to a house. و ئێمە ڕۆشتین بۆ خانوویەک, ڕۆشتین بۆ ماڵێک. And I saw up a dead body in 4 pieces. جەستەیەکی مردووم یان جەستەیەکی مردووی 4 پارچەیم دووریەوە. دیارە دزەکە کە ئەم برادەرەیە گوێی لە ئەم گفتوگۆیی نێوانیان بوو و اینجا بابزانین ئەڵێ چی. Najid gives 2 gold coins to the cobbler. Najid gives 2 gold coins to the cobbler. واتە Najid 2 پارەی ئاڵتوونی ئەیات بە پینەچیەکە. واتە دزەکە 2 پارەی ئاڵتوونی ئەیات بە بابا مستەفا. Take me to the dead man's house, he says. Take me to the dead man's house. ئەڵێت Take me to the dead man's house. بمبە بۆ ماڵی پیاوە مردووەکە. دیارە دزەکە 2 پارەی ئاڵتوونی یاوە بە بابا مستەفا بۆ ئەوی بیبات بۆ ماڵی جەستە مردووەکە, بۆ ماڵی پیاوە مردووەکە کە پێشتر باسمان کرد. Baba Mustafa is clever. Baba Mustafa is clever. Baba Mustafa زیرەکە. Clever واتە زیرەک. He closes his eyes and remember his steps. He closes his eyes, چاوەکانی دائەخات, and remembers his step, و هەنگاوەکانی بیر ئەکەوێتەوە.
وەک پێشتر باسمان کرد باوە مستەفا بە چاوبەستراوی برابوو بۆ ئەو ماڵە بۆیە ئێستش چاوی دائەخات و هەوڵ ئەیات کە هەنگاوەکانی بیر بکەوێتەوە. In the end, they arrive at Alibaba's house. In the end, لە کۆتاییە they arrive at Alibaba's house. ئەگەنە ماڵی عەلیبابا. با بزانین کە ئەگەنە ئەوێ چیە بێت. Here we are, the cobbler says. پینەچێکە ئەڵێت Here we are, واتە لێرەین. مەبەستیەوەیە کە ئەمە ماڵی عەلیبابایە. Najid puts a white mark on the door. Najid puts a white mark on the door. واتە نەجید هێمایەک یان نیشانەیەکی سپی ئەخاتە سەر دەرگاکەیان. وەک ئەبینن ئەو زەربەیە کە لێرەیە لێدراوە. واتە زەربێک ئەیە لە ماڵەکەیان بۆ ئەوی کە دواتر ئاسان بیدۆزێتەوە. I must tell Arshad about this, he thinks, and he leaves. I must tell Arshad about this, he thinks, and he leaves. بیرەکاتەوە ئەم شتە بە مێشکە هەیەت و دوایی بەجێ هێڵێت کە شتەکەش ئەوەیە کە ئەڵێ I must tell Arshad about this. I must tell Arshad about this. ئەبێت ئەمە بە ئەرشەد بڵێم. بابا مستەفا walks slowly back to his shop. بابا مستەفا بە هێواشی ئەڕواتەوە بۆ دوکانەکەی. Soon after that, Morgiana comes out. Soon after that, واتە هەر تۆزێک دوای ئەوە Morgiana comes out. مەرجانە یەتە دەرەوە. She sees the mark on Alibaba's door. She sees the mark on Alibaba's door. ئەم هێمایە یان ئەم نیشانەیە لەسەر دەرگاکەی ماڵی عەلیبابا ئەبینێت. با بزانین مەرجانە چیەکات. Somebody wants to mark our house? Somebody wants to mark our house, she thinks. بیرەکاتەوە ئەڵێت Somebody wants to mark our house. کەسێک ئەوێت کە ماڵەکەی ئێمە دیاری بکات. Perhaps it's the thieves. What shall I do? Perhaps it's the thieves. ئەشێت کە ئەمە دزەکان بن. What shall I do? ئەبێت من چی بکەم؟ با بزانین لە بەشی داهاتووە مۆرجیانە چیەکات و بە هیوام کە سوودتان لە ڤیدیۆکە وەرگرت بێت و تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.